دکتۆرە فۆلیک ئەسید چیە و گرنگیەکەی چییە؟ فۆلیک ئەسید ڤیتامین B9 گرنگە بۆ خانمانی دووگیان لەبەر ئەوەی فۆلیک ئەسید یارمەتیدەرە لە دروستبوونی مێشک و دڕکەپەتێک کە ئەگەر هاتوو خانمێک نەقسی هەبوو لەم ڤیتامینە ئەبێتە هۆی ئەوەی بەشێک لە مێشکی منداڵەکە و قەبەغی سەری دروست نەبێ یاخود فەقەراتەکانی پشتی کونی هەبێت مەش لە دواتردا کێشی بۆ دروست دەکات و هەروەها یارمەتیدەرە بۆ دروستبوونی خڕۆپە سوورەکان بۆ دروستبوونی DNA. لە چ کاتێکدا خانمی دووگیان پێویستە فۆلیک ئەسید وەربگرێت؟ خۆ ئێمە ڕێنمایی خانمان دەکەن ئەگەر پلانیان هەیە دووگیان بن وا باشترە فۆلیک ئەسید 3 مانگ پێش دووگیانیەکە وەرگرن لەگەڵ 3 مانگی یەکەمی دووگیانیەکەیان. هەروەها چەند سەرچاوەیەکیشان ڕێنمایی ئەوەمان دەکەن کە فۆلیک ئەسید تا کۆتایی دووگیانی بدرێت بە خانمان. جیا لە دەرمان دەکرێت لە خواردندا فۆلیک ئەسیدمان دەست بکەوێت؟ بەڵێ چەند خۆراکێک هەیە ڕێژەیەک لە ڤیتامین B9 واتە فۆلیک ئەسیدی تێدایە لەوانە گەڵا سەوزەکان هەروەکو سپێناخ، بڕۆکلی لەگەڵ ئەڤۆگادۆ، هەروەها نیسک، بەزالیا، پاقلەمەنیەکان فۆلیک ئەسیدیان تێدایە خانمان دەتوانن لەو سەرچاوانەوە ژوەری بگرن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی